علاقەت کۆ لەگە ڕاضی لاقم خۆشە لەگە ڕاضی بەخۆت ڕاضی دەکەی چەندە ساڵ ڕاضی دەکەم چەنەوە ڕاضەچی دەکەی ئەمن کەمە لە شامی دەکەم بەس وەکو فتنس یانی نەگا زەخام سەرداروانم و دۆست و حەبابی مننی سەردار ئیسماعیل ئادی ئیشامە سەردار ئیسماعیلە ئەحمەد ڕامبۆیە بەشداری بە توڵاو شتت نەکردیت نا کەیف بۆ شتان نایە بەس بەڵام وەکو هەموو جار کە دەمبینن خوا هەڵناگری ئینسان بێوەفا نەبی چت دەوێت دەرێمە لە خزمەت داینە ینی خوا هەڵناگری خوا تەمەنیان درێژکای ڕەبی ئیشامە ئەحمەد ڕامبۆیە کاک سەردارە ئاکاری برادەرمە ئێستا لەوێ لە ئاکەی ڕاضی دەکەم خوا تەمەنی دێشکە کاک ئاکاری ڕاضەمی کردە فری زۆر ینی پارە مارێ وەرناگری خوا هەڵناگری ئینسان چاکۆ پیاوەتی لەبین نەکە دەرێ لۆ تو فریە کاکە قەعای خۆتە